بینای بنکەی تەندروستی قەزای دەربەندیخان بەهۆی بوومە لەرزەکەی ساڵی 2017 زیانی گەورەی بەرکەوتوو بە کەڵکی بەکارهێنان نەما بەو هۆیەوە بڕیاردرا بنیات بنرێتەوە. نەخۆشخانە نوێیەکە لە مانگی 11 2008 بەردی بناغی دانرا و بڕی زیاتر لە 292 ملیۆن دیناری بۆ دیاری کراوە تا ئەوەی لە ماوەی ساڵێکدا تەواو بکرێت. بەڵام سەرڕای تێپەڕبوونی 4 ساڵ بەسەر ئەو بەروارەدا بەم شێوەیە جێهێڵراوە. ئەو خۆستەخانە لە ساڵی 2017 پەیی کەوتە ئەم بازاڕی هەمووی لەسەر بوو، گەڕێکی سەرای لەسەر بوو، بگرە ئەو خەستەخانە زۆر مهم بوو بەم شارە. کاتی خۆی ئەم خەستەخانە کە بوو لەیرەنە شتێکی زۆر چاکو لەبەوە لادیەکان و ئەم گەڕێکی سەرا و شارەوەیان بەسەریەوە بوو، بەڵام حکومەت هێرێم کە لە کاتی بوومەردایەت تێک ویتی چاکی کاتەوە تا ئێستا چاکی نەکردێتەوە. ئەگەر چاک کرایەوە بەڕاستی خەڵکی ئەم دەبەرەوە ئەم مەنتیقە گشتی استفادەی لێ کرد. سەقل لە لادیەکانەوە تێ بە تاکسی ئەچێ بۆ خەستەخانەی سەرەوە مانە مەترۆی زیارە کاگەر لەیرە بووە زۆر باشتر و خەڵکی استفادەی لێ کرد. تایبقامی قەزای دەربەندیخانی دەڵێت لەگەڵ تەندروستی شارەکەی نووسراویان بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەرز کردووەتەوە تاکو لە بودجەی 2023 پەرەپێدانی پارێزگاکان ئەو نەخۆشخانەیە تەواو بکرێت. شەید حەمیدمان هەیە و وەکو بنکەی تەندروستی گەڕێکی کانیسارمان هەیە. ئەمانە دیارە بەهۆی ئەوەی قەیرانی داراییەوە پرۆژەکان وەستاون، بەڵام ئێمە ئێستا داوامان کردووە لە تەندروستی دەربەندیخان بە زووترین کات ئەو بڕەپارەی کە پێویستە بۆمان بەرزکەنەوە وەکو ڕابردوو بردن بەرزمان کردوێتەوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی، بەڵام بەداخەوە بڕی پارەکەیان دیاری نەکرد و تەندروستی دەربەندیخان ئەمڕۆ جەختمان کردەوە بە زووترین کاتمان دەنێ بۆی بتوانین ئەگەر لە دیاریکردنی بڕی بودجەی پەرەپێدانی پارێزگاکان بۆ ساڵی 2023 بە هیوام بچێتە بواری جێبەجێکردنەوە. بەهۆی خراپی خزمەتگوزاریەکان ماوەی یەک مانگ دانیشتوانی دەربەندیخان خۆپیشاندانی ناڕەزایەتیان ئەنجامدا و بە ناچاری حکومەت 10 ملیۆن دۆلاری بۆ شارەکە تەرخان کرد. بەڵام سەرڕای ئەو تەرخانکردنە گرفتەکان بەردەوامن و هەر لەبەر ئەوە چالاکان و هاوڵاتیان هەڕەشی دەستپێکردنەوەی خۆپیشاندان دەکەن. وشار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.